دارەبەن نارم تقریبان 125 دەبی ئاشۆکانی 175 دەبی نزیکەی بۆجبەی یەکەم 2100 دۆنمە 2100 دۆنم بەبەر ئەو پرۆژێ دەکەوێت لەسەر جادەی هەولێر دهۆک لەوێ دەست پێ دەکا هەتا دێتە بن گوندی گردارەق جێژنکان یعنی نزیکەی 2100 دۆنم ئەوە ئیسtisماری یەکەمە چونکە ئەو پرۆژەیەکە لە ناوچێشی کوشتتوکاڵی دەکرێت لەبەر ئەوەی پێڕازینینە ناوچەکە ناوچێشی کوشتتوکالیە سەخەری نییە بە قەراری خۆیان کە قەراری پەرلەمانەکە لە حکوومەتی هەرێم لە پەرلەمان کە دەرچۆ شوێنی کوشتتوکالی بەی شێوێک بۆ شوێنی وەبەرهێنان نابێ ئەبێ شوێنێکی ناوچێشی گەشت و گوزاربی سەخەریبی تەپەلۆکەبی ناوچێکی زورگبی لە بۆ گەشت و گوزاری نزیکبی لە ئەو شوێنە بە شوێنێکی کوشتتوکالی هەم پرۆژەی کوشتتوکالی لەسرە کە بە خۆتان دەبینین هەموو مڕەشەی لەسرە هەموو بیری ارتیوازی لەسرە زمانی خۆشی کە تەمەشا دەکەن هەموو بیر لێدرای لەم ناوچانە هەمووی پرۆژەی کوشتتوکالی تێداکرا ئەگە پرۆژەکە لەو پرۆژەی کوشتتوکالیبی ئیسtisمارێکی کوشتتوکالیبی باشە دێن دادەنیشین قسەی لەسەر بکەن با بێن ببن نەخێر هی بە هیچ شێک پرسمان پێ نەکراوەوە کەسیش پێی نەوتینە بەس هاتینە ئەوان مەسیحیان کردێ و چەند لوزنەیەکیان ناردێ و مەسیحیان کردێ و لەگەر سایتی قونسولیەی چینی کە دیتمان دای بەزانیە لەو ناوچەیە کوشتتوکاڵ ناوچەیەکی کوشتتوکالێک کە ئەو پرۆژەی تێدا ئەنجامدات نەخێر بە هیچ شێک نە بە قەرەبوونەوە لەبەرەوەی ناوچێشی کوشتتوکالیە رازینینە لەبەر ئەوەی ئەو بژێوی ژیانمان لەسەر ئەو زەویانەیە بەدایان ساڵە لەسەر ئەو زەویانە دەژین وەکو منداڵی خۆمانە ئەو زەویانە کە بە سەدان ساڵە لەسەر ئەو زەویەوە ژیان دەکەین وڵای کێشەمان ئەوەیە پرۆژەی گەشتیاری هاتیە هەلەسەر ئەو زەویانە بباتن لە ئەوەی پرۆژەی گەشتیاری لەسەر دروست بکاتن بەخۆی ئەو زەویانە هەمووی زەوی کوشتتوکالیە ئەنی چەندین خێزانی لەسرە چەندین عایلە داهاتیان لەسەر ئەو زەویە کوشتتوکالیانەیە ئێستا ئەو پرۆژەیە هاتیە بە ناوی گەشتیاری دەیەوێت ئەو زەویانە داگیر بکاتن ئەوەی کوشتتوکالی داهاتی کوشتتوکالیەکەی لا باتن نەخێرەمە بە هیچ نەوەکی ڕازی نابین بەو پرۆژەی لەبەر ئەوەی چەندین خێزانی لەسەر ئەو زەویە کوشتتوکالیانە عین چەندین عایلە ژیانیان ئەوەیە لەسەر ئەو زەویە کوشتتوکالیانەیە زەویەکان هەندێک زراعینە هەندێکیان ملکن زۆربەی زۆری ئێستا ئاشۆکان زۆربەی زۆری زەویەکان ملکە ئەو زەویانەی بەتەمانە عنی ئەو پرۆژەی گەشتیاری لەسەر بنیاد بنێن زۆربەی زەویەکان زەوی ملکە یعنی چەندین خێزان لەسەر داهاتیان بژێویان لەسەر ئەو زەویانەیە ئێمە دوای ئەوەی کە نوێنەری جوتیارانی گوندی ئاشۆکان و گوندی دارەبەن هاتن لامان لێر لە پەرلەمانی کوردستان ئێمە بڕیارمەدە کە لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان سەردانی ئەو گوندانە بکەین دیارە پرۆژەیەکی گەشتیاری بڕیادراوە لە سەر زەوی کوشتتوکاڵی ئەم گوندانە دروست بکرێت ئەم پرۆژەیە ڕاستە گرنگە پرۆژەیەکی گەشتیاریە بە بەهای نزیکەی 5 ملیار دۆلاری بۆ تەرخان کراوە و گوایە ئەگەر تەواو بێ 8,000 خەڵک دەتوانێت مەسەن سوود لێ بینێ و کاری تێدا بکە بەڵام کێشەکە ئەوەیە لەسەر چاکترین و بە بیترین و بە بەرەکەتترین زەوی کوشتتوکالی ئەم ناوچانە دروست کراوە کە 4,000 دۆنمە ئێمە گوتمان کاکە ینی یادەشمان داوە سەرۆکایەتی حکوومەت پەرلەمان کە کاکە دەکرێن پرۆژەیەکی باشە بەڵام با بچین لە شوێنی بەردەڵان دروستیکەن زەوی سەخەریمان هەیە زەویمان هەیە کە بە کەڵک کوشتتوکاڵ نایە با لێوە دروست بکە بەڕاستی باشە سەیرە بۆ باشترین زەوی کوشتتوکاڵی ئێمە خەسار بکەین لە کاتێک کە بڕۆ مەسەڵ لای شێخ توراب و ئەولاتر و ئانە نزیک سەرزێ زەوی تێدا بە کەڵک کوشتتوکاڵ سەخەریە ئەمە بەڕاستی جوتیارەکانیش و ئێمەش رازینین بەوەی کە ئەم پرۆژەیە لەسەر ئەم زەوی باشان دروست بکرێت